چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 39 گەڕان بە دوای هیدایەتدا. خوشک و برای ڕێزارم، دەزانی دەبی بە دوای ڕێگای هیدایەتدا بگەڕێی. هیدایەت بە خۆی نایەتە بەردەرگای ماڵەکەت و بە بەلاش بۆت نایەت، بەڵکو ئەوە تۆی دەبێ بە دوادا بگەڕێی. دەبێ لێ کۆڵینەوە بکەی و شەو و ڕۆژی خۆت بخێ سەریەک بۆ ئەوەی بتوانی هیدایەتی خوای پەروەردگار بەدەستبێنی. و هەدەیناه النەجدەین، خوای پەروەردگار ڕێگای باش و خراپی پیشان داوی. بۆ بەدەستهێنانی ڕێگا باشەکە هەوڵی دەوێ، تێکۆشانی دەوێ، شەو نخونی شەوانی دەوێ. کاڵای خوای پەروەردگار هەروە هەرزان نییە. ئەلا ئینە سیلعەتە اللهی غالیە. بۆ بەدەستهێنانی بەهەشتێکی بەنرخ و بەهەشتێکی گەورە و گران پێویستی بە تێکۆشان و ماندووبوونە. بە پێویستی بەوەیە بە دوای ڕێگاکانی سەرفرازیدا بگەڕێی. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە فەرمودەیەکی قودسیدا دەفەرمێ: یا عیبادی كلكم ضال إلا من هديته. ئەی بەندەکانم، ئێوە هەمووتان سەر لێ شێوا و سەرگەردانن ئللا ئەوە نەبێ کەوا من هیدایەتم داوە و ڕێنمونیم کردووە. کەواتە پێویستە لەسەرت، پێویستە لەسەر تۆ هەوڵ بدەی، تێکۆشان بکەی، بە دوای ڕێگای هیدایەت بکەوی، بە دوای کەسانێک بکەوی کەوا بەرەو ڕێگای هیدایەت دەدبەن، بە دوای کەسانێک نەکەوی کەوا لەم ڕێگایە دوورت دەخەنەوە. خوای پەروەردگار دەفەرمێ: والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. خواهي پروردگار دفرمي سويند بكات، دفرمي سويند بنويجي عصر، بەڵێ دەفەرمێ هەموو مرۆڤەکان خسارەت مند و زەرەر مندن. إن الإنسان لفي خسر. تەنها چێ نەبێ؟ تەنها ئەوانە نەبێ إلا الذين آمنوا، ئەوانەی کە باوەڕیان بەخوا هێناوە و بەڵێ باوەڕ و ئیمانیان هێناوە، وعملوا الصالحات، پاشان کرداری چاک دەکەن، هەوڵ و تێکۆشانیان دەدەن. وإلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق، ئامۆژگاری یەک دەکەن بە حەق لەسەر ڕێگای ڕاست و لەسەر ڕاستە شەقامی ئیسلام کە بەردەوام بن. وتواصوا بالصبر، پاشان ئامۆژگاری یەکتری دەکەن کە سەبر و ئارام بگرن لەسەر گوناه و مەعسیەت، لەسەر بەڵا و موسیبەت، هەروەها سەبر و ئارامگرتن لەسەر پەرستش و عیبادەتەکان.